بەرزی پلەکانی گەرما و کەمی پێدانی کارەبای نیشتیمانی و نەبوونی بژێویەکی گونجاو لە سیما و خەسڵەتەدا هەموارەکانی کەمپی ئاوارە و پەنابەرەکانە لە ناحیەی عەربەتی سەر بە پارێزگای سلێمانی. ئاوارەکانی نێو کەمپی ئاشتی پێکدێن لە دانیشتوانی پارێزگای سەلاحەددین و دوای سەرهەڵدانی ڕێکخراوی چەکداری داعش ڕوویان لە هەرێم کردو لە ناحیەی عەربەت جێگیر کران. گەلێکم بێزار بوون وەلا تشتێک نینە یعنی جارنا دمەها یعنی ماوە نانەما یعنی ئەس بشمەتە کەهرەبا وەتەنیا پیسە دیم یعنی هەر مولد مەهێ جارنا 30,000 بن جارنا 25,000 بن خودێ بزەحمەتە یعنی گەلێکی بزەحمەتە یعنی خودێ شغلی ڕۆژە یعنی ڕۆژێکی هەیە ددوانینە و یعنی خودێ گەلێکی بزەحمەتە. زحمة جين أما مثلا ظروفك قال لك زحمة سرمة هوا وبخدي أم شاو خزينها أمان هوا ومستقبل هوا وجون سايد هوا أم المال خبانا إيش مرة جانجبان هذا رجال خيبة خوش تربو أم الوطني خبانا أم الأخ وآفا خبانا أم عايشي بانا جبن فان خيمة خوش تربو. بەپێی ئامارێکی ئیدارەی کەمپی ئاشتی لە مانگی ڕابردوودا تەنها 14 خێزان گەڕاونەتەوە بۆ زێدی خۆیان. بەهۆی سەختی ژیان و کەمی خزمەتگوزاریە سەرەتاییەکان بە ناچاری بەشێک لە خێزانەکانی نێو کەمپەکان پەنا دەبەنە بەر بەکارهێنانی منداڵەکانیان بۆ دەروەزەکردن. کێشەی ئەومان هەیە کە دایک و باوکەکان مهملن مناڵە هەنێ لە مناڵەکانیان جاری وا هەیە بەڕەڵای سەرجاداکەن بن بۆ سلێمانی لەو سەر جادۆشتانە بۆ سواڵ و شت بڵاویانەکەنەوە هەرچەنە لەگەڵەوەش ئێمە هۆشیارێکی زۆرمانیراون یاوە بە ئایلەکان بەڵام ئیتر لە ئایلەیە هەیە کاڵکەوتو بەم شێوازە مناڵەکانیان ئێهمالەکەن هەرچەنێ ئێمە تەنسیقێکی تەواومان کردو لەگەڵ پرزگەی کەمپا پۆلیسەکانە کە مناڵ لە خوار 18 ساڵەوە بە هیچ شێوەیەک نابێ بڕاتە دەرەوە و فعلەن تەطبیقیشیان کردو بەڵام مناڵەکان جاری وا هەیە لەسەر سیاجەوە ڕۆن. کەمپی ئاشتی 8,790 ئاواری پارێزگای سەلاحەدین لە خۆ دەگرێت و دابەش بوون بەسەر 1,800 خێزاندا. منداڵانی نێو کەمپەکە 4,727 منداڵن و لەو ژمارەش 2,273 کوڕن و 2,354 دیکەیان کچن. وشیان محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، کەمپی ئاشتی سەر بە ناحیەی عەربەت.